کۆتایی کابینەی نۆیەم نزیکە و لە سەرەتای کابینەکە ژمارەیەک بەڵێنی گەورە دران و بەرنمەیەکی چاکسازی تۆکمە بۆ گۆڕانکاری ڕێشەیی دانرا بوو، بەڵام چاودێران دەڵێن هیچ کام لە چاکسازیەکان نەبیندران و بگرە خراپتر لە پێشتر دەبیندرێت. نەبوونی چاکسازی لە داهاتی خاڵە سنووریەکان، خزمەتگوزاری و بەرهێنان، باج و ڕسومات، داهاتی نەوت و غاز و زۆربەی سێکتەرەکانی دیکە خراپتر بوون. ئێمە چاکسازی بە ئەنجام سەیرەکەین، بە ئەنجام هەڵێ سەنگێنی. ئەنجامی ئەم چاکسازیانە چی بووە؟ بودجەی ئەو بودجەی بۆ موچە دانراوە زیادەکە لە 800 ملیار و ئەمانەوە بوو 880 بوو، نازانم 882 ئێستا ڕۆیشت بەرەو 895 ملیار و بۆچی زیادەکە؟ خەڵک دامەزراوە ئەی کە چاکسازیت کردووە بایۆمتری ئەبێ بودجەی ئەو بودجەی بۆ موچە دانراوە کەمی بکاتەوە. ئەی ئەوانەی خانەنشینە بن، ئەی ئەوانەی کە دوو موچە و سێ موچە بوون ئەڵێن گوایە موچەکانیان بڕاوە، باشە ئەی موچە باڵاکان موچەیان کەم کراوەتەوە چاکسازی تیاکراوە، بۆچی بودجەیە کە بۆ موچە دانراوە زیادەکە؟ ئەمە پرسیارە. ئەگەر چاکسازی ئەکرێ ئەنجامەکەی کوا؟ ئەی بۆچی قەرزەکان زیادەکە؟ لە 26 ملیارەوە ئەبێ بە 28 ملیار ئەبێ نازان بە 32 ملیار، بۆچی؟ پێ با حکوومەت ڕوونی کاتەوە ئەم قەرزانە چین؟ جگەلەوە بابەتی تر هەیە، خاڵە گومرجیەکانە، مەسەلەی قاچاقچێتیە، چاکسازیەکان ئەنجامی نەبووە. دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین. گلەی پەرلەمانتارانیش هەر ئەوەیە، دەیان و سەدان پرسیار ئاراستەی پەرلەمان و سەرۆکاتیەکان کراوە، بەڵام پرسیاری بێوەڵام. دەسەڵاتیش بەهۆی بەکارهێنانی زۆرینەی ڕەها لە پەرلەمان ئەوەشیان کۆنتڕۆڵ کردووە کە واژۆ لەسەر بانگێشتی وەزیر و بەرپرسان ناکەن بۆ پرساندن و بانگێشکردنیان. بەرنامەی کار و ئامانجەکانی ئەم کابینەیە نەوەک ناتۆتە دی، بەڵکو دۆخی کوردستانی لە هەموو ڕوویەکەوە ئاڵۆزتر کردووە. ئەم حکوومەتە بە پێی بەڵێنەکانی خۆی ئەبوو دووشت بکە. یەکەمیان یاسای چاکسازی و خۆی جێبەجێ بکە کە مشتێکی زۆر بچووک و لاوەکیەوە ئەبوو بەبێ یاسای چاکسازیش و ئەوەیان بکردای. یعنی هەر لە بنەمایە نابێت کارمەندێکە بێت لەناو حکوومەتێکە دووجار بەناوی کارمەندیەوە موچە وەرگێت، دووجار بەناوی خانشینیەوە موچە وەرگێت، یا بەناوی یاسای خانشین بکرێت. بەرحاڵ بەڵام هەر خۆیان بەڵێنیاندا ئەنجومەنی ڕاژە دروستکەن نەیان کرد، خۆیان بەڵێنیاندا قۆرەخکاری نێڵن نەیان کرد، خۆیان بەڵێنیاندا دیوانی چاودێری بەهێزکەن و پشتگیری بکەن کاری چاودێری پەرلەمانی نەیان کرد، خۆیان و بەڵێنیاندا سندوقی کوردستان بۆ داهاتەنەوتیەکان دروستکەن نەیان کرد، خۆیان بەڵێنیاندا پیاچونەوە بە میکانیزمی باز بکەن نەیان کرد، خۆیان بەڵێنیاندا سندوق خانشینی دروستکەن نەیان کرد، خۆیان بەڵێنیاندا و دەیان بەڵێنی تریش. بۆ چونکە بەڕاستی چاکسازی ئیرادەیەکی ڕاستەقینەی ئەوێ. یعنی لە پێش هاتووە بێ لە حیزبەکانی خۆتەوە تۆ کۆمپانیا دروست کردووە بۆی ببێتە زەرو بەسەر داهاتی ئەم وڵاتەوە، چۆن ئەتوانی چاکسازی بکەیت؟ یەکێکی دیکە لە چاکسازیەکان کە پێویست بوو بکرێت یاسای بودجە بوو کە بۆ چەندین ساڵ دەچێت. کوردستان بە پاساوی لاواز بودجەی نەناردووە بۆ پەرلەمان. نەبوونی یاسای بودجە کاریگەری لەسەر سێکتەرەکانی خزمەتگوزاری و بەرهێنان دروست کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.